تشرینی یەکەمی ئەم ساڵە. ئەفشینی تەمەن 20 ساڵ باڵاکورتترین پیاوی جیهان لەگەڵ دایک و باوکی سەردانی ناوەندێکی پێوانەکردنیان بۆ هەژمارکردنی باڵای ئەفشین لە شاری تاران کرد. ئامانجیان ئەوە بوو لە ڕێگەی تۆماری گینسەوە کوڕەکەیان بە جیهان بناسێنن. ئەفشین خەڵکی شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەمە ئەفشینم خەڵکی بۆکانم ئەفشین قامیانە تەمام 22 ساڵ. قامیشم 407. دوای 2 مانگ ئەفشین بانگهێشت کرا بۆ نووسینگەی تۆماری گینس لە دووبەی و 3 جار پێوانەی باڵای کرا. 2 پێوانەکردن ماوە، یەکێک لە 3 پاشنیوەڕۆ، یەکێکیش لە کاژێر 9 شەو. ئیدی دەتوانین دوا ئەنجام ڕابگەینین. ئەفشین دوای پێوانەکانی بۆ خۆ ئامادەکردن بۆ وەرگرتنی نازناوەکە سەردانی سەرتاش و بەرگ دروشی کرد و خۆی ئامادە کرد. ئەو دەچێتە مێژووە و منیش لەگەڵ خۆی دەبات. ئەنجامەکە ڕاگەیەنرا. ئەفشین کە باڵای 65.24 سانتیمەترە بووە باڵاکورتترین پیاوی جیهان و ناوی لە تۆماری گینسدا تۆمار کرا.